دوو هەفتە زیاترە ژمارەی زۆری ئەو کەسانی ڤایرۆسی کۆرۆنایان تێپەڕاندووە و چاک بوونەتەوە پشکنین دەکەن تا پلازمای خوێن ببەخشنە توشبووان. لەم قۆناغەدا ڕیزی نۆرەی هاوڵاتیان بۆ ئامادەکاریان بۆ بەخشینی پلازما لە بنکەی تەندروستی عەلی ناجی زیاترە لەو کەسانەی کە وەک توشبوو تۆمار دەکرێت. لۆدێکی زۆرمان لەسەرە، بەڵام ئەم لۆدێکە ئێستا لەسەرمانە هی ئەو کەسانن کە چاک بوونەتەوە، واتە بۆ ئەوەیان کە پلاسما بەخشن یان بۆ ئەوەی کە ئیتر بتوانن اختیڵاتی خەڵک بکەنەوە و زاڵ بوون بەسەر کۆرۆنایە. جاران ئەو لۆدەی کە لەسەرمان بوو زیاتر بوو کەس ئەو فەحسە هاتن کە تووشی کۆرۆنا بوون کەسەکان، بەڵام ئێستا لەخوا بەزیابێ ئەو فەحسانەی کە بۆمانیەت ئەو لۆدەی کە لەسەرمانە ئەو شخصانەی کە سەردانمانەکەن زیاتر بۆ فەحسی IgG و IgM کە بزانن ئایا دژەتەنیان دروست کردووە بەرامبەر بە نەخۆشەکە و خۆشحاڵانەش ڕۆژانە ئێمە چاکبوویەکی زۆر لەلایەن ئێمەوانێ یعنی لایەن کلینیکی عەلی ناجیەوانێ پشکنینیان بۆ ئەکرێ کەس هەموویان چاک بوون نەتوانێ و تزاڵ بوون بەسەر ڤایرۆسی کۆرۆنا. خودپارێزی تاک ڕێژەی توشبوانی کۆرۆنای کەمتر کردووەتەوە. بەپێی دوایین ئامار 180 کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و لە نەخۆشخانەکانی سلێمانی چارەسەر وەردەگرن و زۆرینەیان باری تەندروستیان جێگیرە. ئەمەش وەک دکتۆریات نەقشبەندی وتەبێژی تەندروستی سلێمانی ڕوونی دەکاتەوە. ئامارەکان جێی دڵخۆشکردن هەم لە ڕووی ژمارەی چاکە بوو هەم لە ڕووی ژمارەی توشبوان ڕۆژانە، هەروەها ژمارەی ئەو کەسانش کە باری تەندروستیان ناجێگیر و لە ناو نەخۆشخانەکانن ئەوانەش کەم بۆتەوە و بەپێی ئامارەکان ئێمە لە 15 تا 29 2048 حاڵەتی نوێمان هەبووە، بەڵام لە 29 تا 12 تەنها 1300 حاڵەتمان هەبووە. ئەمە مانای وایە ژمارەی توشبوان بە نزیکەی لە 140 بگرە زیاتریش دابەزیوە. ئەمە ژوا دەکات بێگومان ژمارەی گیان لە دەستدان و ئەوانش لە ناو نەخۆشخانەکانن کەم بێتوانێت و ژمارە و حاڵەتانی کە ئێستا لە ناو خۆشخانەکانان نزیکەی 180 حاڵەتە و ئەتوانم بڵێم بەشێکی زۆر کەمیان بارودۆخیان ناجێگیرە و بێگومان ئەمەش بەهۆی خۆپارێزی هاوڵاتیان جێبەجێکردنی تاکپارێزی. کۆرۆنا هێشتا مەترسیە بۆ سەر تاکەکانی کۆمەڵ، بەڵام خۆپارێزی و بڕواهێنانی زیاتر بە ڤایرۆسەکە وای کردووە ڕێژەکان بەرەو دابەزین بێت و هەنگاو بە هەنگاو ژیان بچێتەوە سەر ڕێچکەی خۆی. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.